ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتوینەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بریندار و دەست بەسەرکردنی هاوڵاتیەکی خەڵکی شاری بانە. ناڕەزایەتی خەڵک و بەرهەمهێنەرانی مەریوان دژ بە نەبوونی کارەبا. داخستنی ئەنجومەنی سنفی ڕۆژنامەوانان لە شاری تاران. ناڕەزایەتی خەڵک لە شاری ئیسلام شەهر دژ بە پچڕانی بەردەوامی کارەبا و سەپاندنی حکمی زیندانی تالیقی بەسەر 5 تۆمەتباری تەقینەوەی معدەنی تەبەس. ڕێگری خەڵکی سنە لە چوونەژوورەوەی مەکینە قورسەکان بۆ نێو مەحەوەتەی قەڵای حەسەناوە. ڕۆژی سێشەممە 28 گەلاوێژ خەڵکی شاری سنە ڕێگریان لە چوونەژوورەوەی مەکینە قورسەکانی تەعاونی مەسکەنی بنیادی شەهید بۆ نێو مەحەوەتەی قەڵای حەسەناوای شاری سنە کردو. چالاکانی مەدەنی و خەڵکی ئەو شارە بە دروستکردنی زنجیرەیەکی مرۆیی لە بەردەم ئۆتۆمبیلەکانی ئەو ناوەندەدا ئیزنی ڕوخاندن و لە ناوبردنی ئەو شوێنەوارە مێژوویەی شاری سنەیان نەداوە و ئاماژەیان بەوە کردووە کە بەردەوامە بن لە چالاکیەکەیان. جێگای ئاماژەیە کە لە ساڵانی ڕابردوودا چەندین جار قەڵای حەسەناوای شاری سنە بە بیانووی سازکردنی پرۆژەی نوێ لەو ناوچەیە کەوتۆتە بەر هێرشی ڕێکخراوە دەوڵەتیەکان. بریندار و دەست بەسەرکردنی هاوڵاتیەکی خەڵکی شاری بانە. ڕۆژی چوارشەمە ڕێکەوتی 29 گەلاوێژ هۆشیار شەعبانی چالاکی مەدەنی و خەڵکی شاری بانە لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە بریندار و پاشان دەست بەسەر کراوە. بەپێی هەواڵەکان و هاوڵاتیە بە هێرشی هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی بە جلوبەرگی شەخسیەوە بۆ سەرگوندی کانی سووری سەر بە شاری بانە بەبێ بەڵگەی قەزایی تەقەی لێ دەکرێت، قاچی بە سەختی بریندار دەبێت و پاشان دەست بەسەر دەکرێت. هەروەها ئەو هاوڵاتیە پێشووتر چەندین جار بەهۆی چالاکیەکانیەوە لەلایەن هێزەکانی دارایی ئیتڵاعاتەوە بانکهێشت لێپرسینەوە و دەست بەسەر کراوە. ناڕوونی چارەنووسی ئەیوب جەوانپور لە شاری سەقز. ئەیوب جەوانپور هاوڵاتی خەڵکی شاری سەقز و لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینە بۆ ماوەی زیاتر لە 16 ڕۆژە دەست بەسەر کراوە و هێشتا چارەنووسی نادیارە. ناوبرا و ڕێکەوتی سێنزەی گەلاوێژی ئەمساڵ لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیم لە شاری سەقز دەست بەسەر و پاش گواستنەوەی بۆ زیندانی ئەو شارە لێپرسینەوەی لێکراوە. ئەو چالاکوانە دوو ڕۆژ پێشتر ببورن ئەو چالاکوانە دوو ڕۆژ پێش دەست بەسەرکرانی لەلایەن سەلەفیەکانی ئەو شارەوە هێرش کرا بۆ سەری و بە سەختی بریندار بوو. هەروەها ئەیوب لە ساڵانی ڕابردوودا گەلێک جار لەلایەن هێزەکانی دارایی ئیتڵاعاتەوە دەست بەسەر ئەشکەنجە و لێپرسینەوەی لێکراوە. ئازادی هونەرمەندێکی خەڵکی شاری ورمێ بە دانانی بارمتە. ڕۆژی چوارشەممە ئەمین کەریمی هونەرمەند و ئاکتەری شانۆی خەڵکی شاری ورمێ بە دانانی بارمتە بە شێوازی کاتی ئازاد کراوە. ناوبرا و ڕێکەوتی دەی پوشپەڕی ئەمساڵ لە کاتی گەڕانەوەی لە تورکیا و بۆ ئێران لەلایەن هێزەکانی ڕژیمەوە هێرش کرا سەری و بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەرکە. ئەو هونەرمەندە لە کاتی دەست بەسەرکرانیدا لە مافی دەستڕاگەشتنی بە پارێزەر و پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. ناڕەزایەتی خەڵکو و بەرهەمهێنەرانی مەریوان دژ بە نەبوونی کارەبا. ڕۆژی ڕابردوو خەڵکو و بەرهەمهێنەرانی شاری مەریوان دژ بە پچڕانی بەردەوام و بەبێ ئاگاداری کارەبا ناڕەزایەتیان دەربڕیوە. زیان ئاماژەیان بۆەوە کردووە کە بەهۆی پچڕانی بەردەوام و نەبوونی کارەبا لە کارگەکانی ئەو شارە زیانێکی زۆر بەرهەمهێنەران کەوتووە و سەرەڕای ناڕەزایەتی خەڵک ڕژیم بۆ چارەسەری ئەم کێشەیە هیچ پلانێکی نییە. داخستنی ئەنجومەنی سنفی ڕۆژنامەوانان لە شاری تاران. ڕۆژی چوارشەمە 28 گەلاوێژ ئەنجومەنی سنفی ڕۆژنامەوانان لە شاری تاران لەلایەن هێزەکانی شارەداری ئەو شارەوە لە هێرشێکدا داخرا و پلۆم کراوە. بە وتەی سەردەبیری ئەو ئەنجومەنە ئەمە بەتەنیا بەشێک لە گوشارەکانی ڕژیمی ئیسلامی بۆ سەر ناوەندە ڕاگەیاندنە سربەخۆکانی وڵاتە و ئامانجیان سنووردارکردن و بە تەواوی زەوتکردنی ئازادی ڕۆژنامەوانانی ئێرانە. جێگای ئاماژەیەکە لە مانگەکانی ڕابردوودا و بە تایبەت بەهۆی شەڕی 12 ڕۆژەی نێوان ئێران و ئیسرائیلەوە ژمارەیەکی زۆر لە ڕۆژنامەوانان دەست بەسەر کرابوون. ئەمە لە کاتێکدایە کە زۆربەی دەست بەسەرکراوان بەتەنیا یەک وێنەیشیان نەگرت بوو، بەڵکو
دەست بە سەرکرانیان تەنیا بە ئامانجی ڕێگری لە بڵاوبوونەوەی ئاماری زیانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لەو شەڕەدا. ناڕەزایەتی خەڵک لە شاری ئیسلامشار دژ بە پچڕانی بەردەوامی کارەبا. ڕۆژی چوارشەمە 29 گەلاوێژ دانیشتوانی شاری ئیسلامشاری تاران دژ بە پچڕانی بەردەوام و ناکارامەیی بەرپرسان لە بەردەمی دارەی کارەبای ئەو شارە کۆبوونەتەوە. بەشداربوانی کۆبوونەوەکە ئاماژەیان بەوە کردووە کە پچڕانی بەردەوام و بەبێ بەرنامەی کارەبا لە ئێران بووەتە هۆی لە ناوچوونی سەرمایە و معیشەتی خەڵک و تەندروستیانی خستۆتە مەترسیەوە. بەوتەی ناڕازیان نابەرپرسیاری حکوومەت لە ژیان و معیشەتی خەڵک واروەها تاڵانی داراییەکانی وڵات لەلایەن بەرپرسانی ڕژیمەوە بۆتە هۆی ئەم کارە ساتە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە سەپاندنی حکمی زیندانی تالیقی بەسەر 5 تۆمەتباری تەقینەوەی معدەنی تەبەس. 5 تۆمەتباری تەقینەوەی معدەنی تەبەس لە مانگی خەرمانانی 1403 هەتاویدا لەلایەن دادگای بەدەویەوە حکمی زیندانی تالیقیان بەسەردا سەپێنراوە. تەقینەوەی معدەنی تەبەس لە ڕێکەوتی 31 خەرمانانی هەمان ساڵ بوو بەهۆی گیان لە دەستانی 53 معدەنچی و هەروەها برینداربوونی دەیان کەسی دیکە. تاوانبارانی ئەم دۆسیەیە 4 کەسیان لەلایەن دادگاوە ئەرکامەیان 2 ساڵ حکمی زیندانی تالیقی و تاوانباری پێنجەمیان 5 ساڵ زیندانی تالیقی بەسەردا سەپێنراوە. هەروەها یەکێک لە تۆمەتباران ناچار بە پێدانی لە سەدا 20 دیەی قوربانیان بە بنەماڵەکانیان کراوە. ئەم حکومە لەلایەن کۆمەڵگای مەدەنی و ببورن کۆمەڵگای مەدەنی و چالاکانی مافی مرۆڤەوە خراوەتە بەڕەخنا و ناڕەزایەتیان لەبارەوە دەربڕیوە. بەهۆیەوە ئێستا چۆتە قۆناغی پێداچوونەوە سەبارەت بە تۆمەتەکانی تاوانبارانی ئەو دۆسیە. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.